ماڵی تر ماوەیەکە نەخۆشی تای خوێنبەربوون لە هەرێمی کوردستان لە چەند شوێنێک تۆمار کراوە نزیک شەبینەوە لە جژنی قوربانی کردن لە نێو خەڵکی کوردستاندا کللتورێکی باوە بەڵام پێویستە کە پابەندی ڕێنمایانە بن کە دانراوە بە تایبەتی ڕێنمایەکان چین و تا چەند دەتوان کاریگەر بن لە ڕووی شریعەتی ئیسلامی شەو کەسانی کە قوربانی دەکەنەوە ئاژەڵانی سەری دەبڕن دەبێت بە پێ ڕێنمایانە بن میوانێکمان لەگەڵە زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەین بەڕێز مامۆستا عەبدوڵڵا شێرکاوەیی بەرپرسی ڕاگەیاندنی لیژنەی فتوا لە سۆرانەوە لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێر هاتی. دکتۆر خێراتی شەو باش سپاس بۆ بەشداریکردناتە دەگەشتان نوچەیاندا دکتۆر سپاس بەخێر بێ ئێوە فتوایەکتان داوە باسی ئەوەتان کردووە کە لا زەرەرە وەلا زیرارە فەرمودەیەکتان هێناتانەوە کە هەر کەسێک زەرەر بگەینیتن بە خۆی و بەرامبەرەکەی ئیتر ناگات بەو خێرەی کە دەیەوێتن بیکاتن کەواتە مەبەستانە کە بە خەڵکەکەی بڵێن ئەگەر هەر کەسێک ئاژەڵێک سەر ببرێتن بەدەل لە ڕێنماکانی تەندروستی گوناحەکەی زیاترە تاو کاتێک کە خێری بگەینیتن. بەناوی خی گەورە و میهرەبان دیارە ساڵانە لەگەڵ نێزێک بوونەوەی جەژنی قوربان مسلمانان لە جیهانی ئیسلامی و بە کوردستانی شەوە لە جەژنی قورباندا قوربانی ئەنجامەدەن. بەو پێ قوربانی سنەتێکی زۆر گەورە و خێرێکی زۆر گەورە و دروشمێکی گەورەی ئیسلامە و ئەجر و پاداشتێکی زۆریشی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. لەبەرەوەی خی گەورە لە قورئانی باسی کردیە فەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ واتای پێغەمبەر تۆ نوێژ بکە بۆ خوا و قوربانیش ئەنجام بدە. لە هەمان کاتیشدا پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بیت ئەفەرمێ پیرۆزترین و خۆشەویستترین کردەوە لە جەژنی قورباندا قوربانی کردنە ئەگەر ئینسان ئەنجامی بدا لە پێناوی خوای گەورە. بەڵام شریعەتی ئیسلام کۆمەڵێک بنەما و کۆمەڵێک ڕێنمایی دەرکردیە بۆ ئەنجامدانی ئەو قوربانیە. یەک لەوانە ئەو قوربانیە ئاژەڵێکی سەلامەت بی و دووربی لە نەخۆشی کە تەئسیر لە گۆشتەکەی یان لە بابرێن لە سەحەتەکەی بکات. ئەمڕۆ لە ڕوانگەی هەستی بەرپرسارەتیەوە ئەنجومەنی باڵای فتووە لە ڕوونکردنەوەیەکدا چەند ڕێنماییەک ئەداتە مسلمانانی کوردستان لە ئەم ساڵدا لۆ ئەنجامدانی ئەو خێرە گەورەیە کە پێگوترێت قوربانی. لەبەر ئەوەی ئەنجومەنی باڵای فتووە هەستەکە کە ئێستا خەڵکێکی یەکجار زۆر قوربانیەکە بەڵام ڕەنگە وەک پێویست ئەو ڕێنماییانە جێبەجێ نەکەن کە شریعەتی ئیسلام داینایە و وەزارەتی تەندروستیش لە هەرێمی کوردستان دەری کردیە بە تایبەتی لە ئێستادا کە نەخۆشی خوێنبەربوون بڵاو بوویتەوە ئەو نەخۆشیە کە بەڕاستی مەترسی گواستنەوەی هەیە و مەترسێکی گەورەی لە سەرسەحەتی ئینسانی هەیە بۆیە پێویستە هەموو لایەک لەو جانیبە ئاگادارن. بەو ڕوانگەوە ئەنجومەنی باڵای فتووە ڕاگەیەنێت ئەگەر بەڵێ فەرموو ئەنجومەنی باڵای فتووە ڕاگەیەنێت چۆن پێویستە مەرجی شەرعی لەو ئاژەڵەدا هەبی پێویستە ئەو ڕێنماییانەی تەندروستیش ڕەچاو بکرێت کە لەو هەرێمە وەزارەت تەندروستی بڵاوی کردیتەوە لە 6 خاڵیشە ئەو ڕێنماییانە لەبەرەوە پێویستە ئینسان ڕەچاوی ئەو خاڵانە بکات. باشە مامۆستا و ڕێنمایانە جگەلەوەی کە ئەنجومەنی باڵای فتووە لەم ڕاگەنراوە بڵاوی کردوتەوە چۆن چاودێری دەکرێت کە بە زووترین کات هاوڵاتیان بتوان لێ ئاگادار بن ئەو خاڵانە چۆن بە وردی بە هاوڵاتیان دەگەێنن مەرجەکان بە تایبەتی لا ڕێگەی مزگەوتەکان و وتارەکانەوە یا ڕێگەی دیکە هەیە بۆ ئەوەی کە هەماهەنگی زیاتر لە نێوان ئێوە و هەروەها هاوڵاتیاندا هەبێت. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان لە دوو هەنگاوەوە یەکەچیان لە ڕێی دەرکردنی ئەم ڕوونکردنەوەی ئەنجومەنی باڵای فتووە کە لەوێوە ئاماژە بە بنەما و ڕێسایەکی شەرعیەکە و فەرمودەیەکی پێغەمبەر کە ئەفەرمێ لا ضەرەرە ولا ضیرار واتە کەسی مسلمان نابی زیان بگەێنێتە دەوروبەری خۆی یان زیان بە خۆی بگەێنیت کەواتە هەر کەسێک ئەگەر بەپێی ئەم فەرمودەیە زیان بە خۆی بگەینی یان زیان بە کۆمەڵگەکەی بگەینیت ئەوە تاوانبارە و گوناحباری شەبیت چونکە ناکرێ ئینسان ببیتە خێرێک بکە و لەو لاشەوە زیانێک دروست بکە. لە هەمان کاتدا لە بۆردی باڵای وتاری هەینی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بۆ ئەو وتارە بۆردی باڵای وتاری هەینی کۆمەڵێک ڕێنمایی و ئامۆژگاری دەرکردووە کە مامۆستایانی بەڕێزی ئاینی
لە وتاری بابرێن دووبەیانی ئاراستەی خەڵکی مسلمانی کوردستانیەکەن لەبەرەوەی ئەم وتارەکەویتە پێشی جێژن تێیدا ڕۆنەکەنەوە کە پێویستە ڕێنمایی شەرعی ڕەچاو بکەن و ڕێنمایی تەندروستیش ڕەچاو بکەن چونکە زۆر جاری وا هەیە بینی لە کۆڵان لە ماڵان لە شوێنی گشتی قوربانیە کرێ بەڵام لەگەر ئەوەشدا تەماشاکەی پاشماوەی ئەو ئاژەڵە فڕە ئەدرێ پیسی یان خوێن و ئەو شتانە لەوێن دەرێ بەجێ ئەهێشترێ کە ئەوەشیان زیان دروست دەکات لۆی ئەوە نەشتێکی شەرعیە نەباشیشە باشە لەسەر ئەوە ساسی و ڕوونکردنەوەی بڵاو کراوە و مامۆستایانی ئاینیش بەرچاوڕوونی و ڕێنمایی تەواو ئەدەنە سەرجەم مسلمانانی کوردستان بەوەی مادام پابەندی ئەو سنەتەن مادام ئەو خێرە گەورەیە ئەکەن مادام ئەو نەخۆشیش لە ئێستا لە کوردستان لە ئارادایە پێویستە ڕەچاوی ئەو ڕێنماییە تەندروستیانە بکەن و پاشماوەی ئاژەڵ فڕەنە دەنە هەموو شوێنێک بەڵکو ئەو شوێنانێک کە دیاری کرایە لەوێ فڕێ بدەن لە هەمان کاتیشدا پێویستە ئەو ئاژەڵێکی سەلامەت بی لە نەخۆشی یعنی پێش ئەوەی کە بیکەنە قوربانی دکتۆر عەبدوڵڵا تەکید بکەنەوە دڵنیا بن لەوەی هیچ نەخۆشیەکی نییە باشە دکتۆر عەبدوڵڵا جەنابت دەڵێ بە پێی شەرع بە پێی دەقەکانی شەرع هەر کەسێک کە بیەوێت ئاژەڵێ بکاتە قوربانی لە جەژنی قوربان دەبێت سەلامەت بی ئاژەڵەکە هەر مرۆڤێک هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ئەگەر لە ڕۆژانی جەژن قوربانیە بکات بەدەر لە ڕێنمایەکانی تەندروستی کەواتە گوناحی دەگاتێ بەتاکید قوربانی خێرەشی گەورەیە و خێرش دەبی بە تەواوی بکرێ ینی ئێستا لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکە فەرمێ نابی ئەو ئاژەڵە نەخۆش بی یان کەم و کوڕی هەبی یان لەڕ و لاواز بی یعنی دەبی ئاژەڵێکی کامل و تەواو بی بەڵام ئەگەر بێت و ئێستا ئەنجومەنی باڵای فتوا ڕۆنی کردیتەوە ئەرێ دەبی چۆن ئەو ڕێنماییانەی شەرعی تێدابی دەبی ڕێنمایی تەندروستیش ڕەچاو بکرێ ئەگەر ڕەچاو نەکرێ کەواتە لە خێری قوربانیەکە کەمەکرێتەوە ناڵێن دروست نییە لە خێرەکە کەمەکرێتەوە چونکە ئینسان لۆ خێرەکە هەتا بتانی سوودێک بە دەوروبەر بگەینی ئەو پەیامانەی دە قوربانیکردندایە بگاتە کۆمەلگا کە بریتە لە دادپەروەری و بیرهاتنەوەی هەژاران دروستکردنی خۆشێک لە ناو کۆمەلگا بەڵام ئەگەر ببیتە هۆکارێک لە بڵاوبوونەوەی نەخۆشی ئەوە دەرەنجام ساحێبەکەی گوناحبارە بی لەبەرەوەی باشترە لەکردنەکەی تازە خوێنمەوە پێغەمبەر فەرمی ئینسانی مسلمان ناکرێت زەرەر لە خۆی بدا یان زیان بە کەسێکی دیکە بگەینێت لەسەر ئەو بنەمایە لەسەر ئەو ڕوونکردنەوەی ئەنجومەنی باڵای فتوا و ئەو خاڵانەی کە وەکو ڕێنمایی و هۆشیاری لۆ مسلمانان لە وتاری هەینی لە وتاری ئایندە دەستنیشان کرایە بە دڵنیاییەوە بەرچاوڕوونیەکە گاتە مسلمانان و ئێمەش داوا لە مسلمانان و لە هەموو ئەو کەسانەکەن کە بەنیازی قوربانیکردنن تکایە ڕەچاوی ڕێنمایی شەرعیەکەن بەڵام ڕێنمایی تەندروستیش لە یاد مەکەن ڕەچاوی پاک و خاوێنی بکەن و ئەو پاشماوانەی قوربانیکردن فڕەمەدەنە هەموو شوێنێک بەڵکو فڕیدەنە ئەو شوێنانە لەوەی نەخۆشیەکە بڵاو نەبیتەوە چونکە بەڕاستی ئەگەر کەسێک قوربانی بکە و لە دوای قوربانیەکە پاشماوەکە ببیتە هۆکارێک لۆ ئەوەی کەسێک تووشی نەخۆشی ببی یان تووشی زیان ببی بەتەکید ئەو کەسە ئۆباڵەکەی ئەکەویتە ئەستۆوە گوناحباری شەبیت. بەڵێ مامۆستا جگە لەو ڕێنمایانەی کە ئێستا ماژەتان پێکرد هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەو هاوڵاتیانەی کە پابند نابن بەم ڕێنماییانە دواتر چۆن لەگەڵیان مامەڵە دەکرێت ئایا هیچ ڕێکارێک لە بەرامبەریان دەگیرێتە بەریا تەنیا ئەوەیە کەیتر هەم خۆیان زەرمەند دەبن هەم هاوڵاتیانی دیکەش بەهۆی ئەو کارەوە کە دەیکەن زەرەریان پێدەبات. بەتەکید ئەوەی لەسەر ئێمە بی تەنها پێدانی هۆشیاریە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکی مسلمان ئەوەی تریش ئەگەڕێتەوە لای وەزارەتی تەندروستی کە ڕێنمایی دەرکردیە و ئەو لێژنانەی کە پەیوەستن بە چاودێریکردنی ئەو بابەتە و بە دوواداچوونەکەن لۆ ئەم پرسی قوربانیکردنە لە جەژنی قورباندا ئەوان ئەگەڕێتەوە داخوا ئەوان تا چەند لێ پێچینەوە ئەکەن بەڵام ئەوەی لەسەر ئێمە بی تەنها پێدانی ڕێنمایی و بەرچاوڕۆنی و هۆشیاریە لەوەی مسلمانان مادام خێرێک ئەکەن با خێرەکە بە شێوەیەکی ڕێک و پێک و تێر و تەسەلبی لۆ ئەوەی هەم لە لای خوا پاداش وەربگرن
هەم سوودێکیش لە ناو کۆمەلگا دروست بکەن بەو خێرە نەک ببیتە مای باشە دکتۆر بە حکمەوەی بابەتەکە هەستیارە باکوتە پسە لەسەر ئەم بابەتە ئەوە بێتن ینی زۆر بابەتی تر هەیە دەکرێت هاوڵاتی مسلمان خێری تێدا بکەن کە ئێستا لایانی پەیوەندیدا کە وەزارەتی تەندروستی وەزارەتی کوشتتوکاڵە دەڵێن کاکە ئێستا مەترسی هەیە مەترسی تای خوێن بەربوون هەیە ئەنی ئەگەر مسلمانان نیکەن لەم جژنەیە قوربانی نیکەن ئەنی هیچ دەگوردێتن فەرزە ئیلا دەبی بکرێتن ئەوە ناکرێت وەکو مامۆستایانی ئاینی بە هاوڵاتیان بڵێن بە ئەم جژنەیە قوربانی نەبێتن لە جیاتی قوربانی کردن با پارەکە بدرێتە هاوڵاتیان خو خێر لای خوای هەر خێرە بەخۆی قوربانیکردن ناقوربانیکردن تایبەتە بەوەی کە بریتە لە کوشتنەوەی ئاژەڵێک سەربڕینی ئاژەڵێک بە مەبەستی نزیکبوونەوە لەخوا و ئەنجامدانی ئەو سنەتە گەورەیە کە سنەتی باپیرەی گەورەی ئیسلام حەزرەتی ئیبراهیم و پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد درود و سەلامی خوای لەسەر بێت بەڵام کە ئەرین سنەتە یعنی فەرز نییە واجب نییە ئینسان ئەنجامی بدا هەر کەسە ئەگەڕێتەوە سەر حوڕیەتی خۆی لەوەی قوربانی ئەکا یان نایکا بەڵام بۆ ئەوانەی کە ئەنجامیەدەن ئێمە ڕێنمایی دووبارە ئەەکەینەوە ئێمە پەیامی خۆمان و ئەنجومەنی باڵایفتووە و ڕێنمایی تەندروستیش تەئکید لەو خاڵە ئەەکەینەوە تکایە بە قوربانیەکانمان لە هەرێمی کوردستان ببیتە مایەی خێر ببیتە مایەی خۆشی ببیتە مایەی سەلامەتی پرۆسەکە بەڕێکی و بە شەرعی و بە خاوێنی و بە تەندروستیەوە بەڕێوە بڕوە نەکخوا نەخواستە ببیتە هۆکاری زیان و بڵاوبوونەوەی نەخۆشی و یان زیادبوونی نەخۆشی لەسەر ئەو بنەمایە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین ئەگەر ئەیانەوەی ئەم کارە خێرە بە جوانی ئەنجام بدەن با هەوڵ بدەن چۆن پابەندی لایەنی شەرعیە بن ڕێنماییەکان جێبەجێکەن بە هەمان شێوەش ئەو ڕێنمایە تەندروستیانە لە بەرچاو زۆر باشە زۆر سپاس مامۆستا عەبدوڵڵا شێرکاوەیی بەرپرسی ڕاگەاندنی لیژنەی فتووە لە سۆرانەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس دەست خۆش دکتۆر